وەتو هەشت و تا ئێستا من تەنیا پاشێوەکەم ئیشەکەم دەشت و ماوەکەم پشتێکەمە بە تەنیا بەس خوا یارمەتی مەدەم 67 ساڵی تەمەنی بەڕێ کردووە بەڵام هێشتا وەکو گەنجێک بەهێز و لەسەر پێیە. ئەم پارشێوە بۆ من و بۆ حاجی ئاسکەی جیاوازە. وەکو خۆی دەڵێت 24 ساڵە بە چەندها پارشێو دەکات. ئێمە پێکەوە ئەم پارشێوە دەکەین و باسی ژیانی خۆیمان بۆ دەکات کە ژیانی تەنهایی چۆن هێناوە. تا تەمەنی 42 ساڵی لەگەڵ دایک و باوکی و لە خزمەت ئەواندا بوو کاتێک لە ساڵی 1998 لە ماوەی 4 مانگە هەردووکیانی لەدەستدا بووە تاقانە و بەتەنیا مایەوە. دایک و باوکم خاوەن کرد ئیش پیا و ژنمە کرد جەوەڵمە کرد ماڵمە کرد دەشتمە کرد کشتیمە کرد بەتەنیا. هەردوو مایتەوە لە مناڵ لە 8 سێ کچی بووە. سێ کوڕی بووە لە دوای ئەوە من بوومە لە دوای من کوڕێتر بووە لە 4 کەنیش خی گەورە هەرمنی وە ئامانەتی ئەڵاس. ئەی هەر ئیشم کردێتە باوکمە هەر ئیشم کرد هەر ئیشم کردێ سە لە ماڵ دەرچوایە حیوانمان بوو ئەوت ئەم حیوانە ئەو بیفرۆشە بزگیر هاتە ملتە ئەو نەتە ئەو نەمەعمەلە بکە لێشم قۆمیاوە یە کەس نەبووتە گەستێکم بۆ بفرۆشە. حاجی ئاسکا خەڵکی گوندی سەنگەری شارەچکەی قۆرەتووی ئیدارەی گەرمیانە 200 دۆنم زەوی کشتوکاڵی هەیە کە دووەم زۆرترین زەویە کە خەڵکی ئەو گوندە هەیبێت. ژن زعیفە نیە ژن ئەگەر خێرەتی بێ زعیفە نیە من لە ناو 48 پیاچوون بۆ بەغا بۆ حەقی خۆم بۆ حەقی جوتیاران تەنیا من 7 ملیۆنیشم بۆ یان تو بۆ 7 ملیۆن هاتیدە من وتم ناتمە سوال بکەم هاتمە داوای حەقی خۆمەکەم لە ناویانە 48 پیا و من چەندیاژم لە ئەسمان بترازێ منیان ئەناڕیان و لێ ئەسمانە بچۆ دیفاع بکە. حاجی ئاسکا وەکو پیشەکەی باوکی جگە لە کاری کشتوکاڵی سەرخاڵی ئاژەڵداریشە و 250 سەرمەڕ و بزنی هەیە. ئەم حیوانانە باوکو دایکم ئەمر خوایان کردە هەر بوومانە ئیتر منیش خێرەتم قبولی نەکرد بیفرۆشم و شوێنوارەی باوکم کۆرۆکەمەوە بێژنەوە ماڵەکە حاجە ئەوڵایە چۆڵ و هۆڵە کەسیتیانی حاجی ئاسکا بە منداڵی نەڕۆشتۆتە قوتابخانە بەڵام لە ساڵی 1970 ڕۆشتۆتە قوتابخانەی نەهێشتنی نەخوێندەواری و تاپۆلی 6 بنەڕەتی خوێندووە. ونەر حەمید ڕۆزاو گەرمیان.